واو تا ئێستا زانیتە کەشتی نوح لە کوردستانە بەڵام کەشتیە ڕاستیەکەنا لەسەر شێوازی ئەو دروست کراوە و لە بەرامبەر چیای کۆڕەکە. هەروکو دەزانین پێغەمبەر نوح لە دوای کۆچی دوایی ئادەم خەڵکەکە زۆر لە ڕێگا لا دەدەن و سەرگەردان دەبن. خۆدای گەورەش پێغەمبەر نوحیان لە بۆ دەنێرێت کە پیاوچاکێکی هۆزەکەی خۆیان دەبێت، بەڵام خەڵکەکە بە قسەی ناکەن و زۆر لە ڕێلا دەدەن، تەنها چەند ژمارەیەکی کەم دەبێت، ئەویش لە خێزانەکەی خۆی دەبێت. دوای نزیکەی 950 ساڵ لەوەی کە نوح بانگەشەی خەڵکی دەکرد کە بێن خوا بپەرستن، واز لە بتپەرستی بهێنن، بەڵام خەڵکەکەی هەر گاڵتەیان پێدەکرد و باوەڕیان پێنەدەهێنا. و دوای ئەوەی کە نوح بێئومێد دەبێت لە خەڵکەکەی، خوای گەورە وەحی بۆ دەنێرێت کە ئارام بگرێت و کەشتێک دروست بکات. خەڵکەکە گاڵتەیان پێدەکرد کە ئایا لەسەر وشکانی چۆن کەشتی دروست دەکرێت، بەڵام نوح ئارامی گرت و کەشتەکەی تەواو کرد. لە هەر ئاژەڵێک دوو جۆر نێرومەی دادهێنایە ناو کەشتەکەی و خەڵکەکەش ئەوانی کە باوەڕیان پێهێنا هاتنە ناو کەشتێکە و فەرمانی بە نوحدا کە ئەو ئاژەڵانەی کە هەڵی بژاردبوون لەگەڵ ئەو خەڵکانی کە باوەڕی پێهێنا بوو سواری کەشتێکە بن و ڕزگار بن. دوای ئەوەی کە لافاوێک دروست دەبێتن، خەڵکەکە قەومەکەی ئەوانەی کە باوەڕیان بە نوح نەهێنا لە ناو دەچن بەهۆی لافاوەکەوە. ئەوەی بینیتان کەشتی نوح بوو لە بەرامبەر چیای کۆڕە کە لەسەر شێوازی کۆن دروست کراوە و پێم خۆش بوو هەندێک زانیاریتان دەربارەی و کەشتیە پێ بڵێم. خۆشەویستان، هەر لە ناو کەشتیەکەی نوح بەرامبەر چیای کۆڕە کە هەروەکو دەزانین چیای کۆڕک شوێنێکی گەشتیاریە و خەڵک لە سەرتاسەری عێراق و هەموو کوردستان سەردانی دەکات بە تایبەت لە وەرزی زستان. بەڵام ئەمڕۆ من دەمەوێت پێتان بڵێم کە چیای کۆڕک تەنها شوێنێکی گەشتیاری نییە، بەڵکو شتێکی زۆر گرنگی تێدایە کە تاوەکو ئێستا ڕنگ بێ زۆربەمان زانیاریمان لەسەری نەبێت. من ئەمڕۆ بە تەواوی لە بۆتان شی دەکەمەوە پێتان دەڵێم کە شتێک لەسەر چیای کۆڕەکەی و لە بەرامبەریشدا تەلەفریکێ بە تەلەفریک وڵای بلیتمان دەوێت ڕابڕۆین دێڵە ڕاست با بڕۆین. زۆر مەمنون. سەلامەت بیاخوا. ئێستا نازانم ئەو ئیشەکو بگوتی ڕاست بڕۆن بەبێ بلیت. دەوزانیان کەناڵی تەلەڤیزیۆنین لەبەر هەندێک گوتیان پێویست بە بلیت ناکات دەستیان خۆش بی. بەڕاستی زۆر گەورەیە، زۆر ترسناکیشە بەڕاستی، ینی بەش چ بکەین، ینی مەجبورین. ئەوە گەیشتین قەرەبارەوە سەبر خەرکیش دێتن تا گەیشتینە نزیک تەلەفریکەکە. چەند خێرا دەڕوا. سەلام عەلەیکم. وەلە چێ ڕاسواردی؟ تاوانە دادەبزن. یاڵڵا با بچین. یا ئەڵڵا بسمیللا خوایە بەناوت بە سەلامەتی بڕۆین، بە سەلامەتی بینەوە ئیشاءڵڵا. بەڕاستی ترسناکە، زۆر برنگە، بەس مەجبورین بچین لە بەرشتی جوان بە ئێوە نیشان بدەین و لەگەڵم بزانین لەسەر چیای کۆڕەک چه هەیە. هەر بەجددی هێشتا نیوەی نەڕۆیشتینە، نیوەی چی تارەگەچیش نەڕۆیشتینە. زۆر برندە، زۆر ترسناکە بەڕاستی. سامی هەیە، سام ماشەڵڵا. کوردستانە جوانە و شاخ و داخە جوانە.
ئەو تەلەفریکە ئیمەش ئەوها خێرا دەڕاتن ئێستا وی خۆ ئێستا لێرە بەربینەوە دەبینە 1000 پارچە ماشەڵڵا یاریگاشی لێ بەس تەماشاکەن بەس لە خواری لەسەرێنە چایداوە خەریکین دەگەین نزیک بووینەوە لە دوو ڕاست زۆر زۆر جوان دیارە بەڕاستی بەزام کەمێکیش چۆلە کێشە نیە زۆر زۆر خۆشە کەش هەوایەکە یەکسەر هەست بە فێنکاتی دەکەی کە گەیشتینە ئێرە اینجا بسمیلا بە ناوی خوا لۆها خێرا دەبی تەواو یاڵە با بڕۆین دەرکەشیان لەو کردینەوە پاتریشمانێ بەربووە بەوێدا بڕۆین یاڵە با بچینە دەرێ بزانین لە کۆڕەک چه هەیە یەکسەر کەش و هەوایەکە گۆڕە یەکسەر زۆر فێنکە زۆر خۆشە ئەو منداڵانەش لە خۆیان گەمەی دەکەن خۆشەویستان هەر لە چیای کۆڕەک چێشتخانەیەکی زۆر زۆر گەورە و جوان و خۆشی لەیەکە هەمووی بەدار ڕووپۆش کراوە گڵۆپەکان ئەوەندە هادیئن هەر پێت خۆشە دانیشی شتێکی لە ناو بخۆی ئەجا جێیەکی زۆر زۆر جوانیشی لێیە پێم خۆشە بە ئێوەشی نیشان بدەم وەرن لەگەڵ قەنەفە و زۆر هادیئە لێرە لە بۆ قاوە خواردنەوە و چا خواردنەوە بێ کەشێکی زۆر هادی و خۆشی هەیە جیا لەوەش زۆر زۆر فێنکە ئەوە بە هەمووی هەیە زۆر فێنک و خۆشە دەنجی ئەو ئاوەی هادی لەناو چێشخانەکە دێتن زۆر خۆش و جوانە شێوازی دروستکردنەکەشی زۆر زۆر جوانە ئینجا پێم خۆشە لێرە یەکێک بتوێنم هەندێک باسی چێشخانەکەم لە بۆ بکاتن سڵاوت لێبێت زۆر بەخێر بێن زۆر سپاس مەسرورم لە چای کۆڕەک کاک مەسرۆڕم کاتت باش باشتر بخێر تەندروستی باشە زۆر سپاسان هەمووشت باشە زۆر سپاس زۆر مەمنون چێشخانەکە زۆر زۆر جوانە خۆشحاڵین کەوا بیستین بە تەکید ئەوها لە دوو ڕادەی شێوازەکەی دروستکردنەکەی کەش و هەوای کۆڕک بەخۆی جیاواز و خۆش و فێنکە دەمێ پرسیار بکەم گەشتیار چ کاتێک زیاتر سەردانی ئێرە دەکاتن ئێمە وەکو چای کۆڕەک تەبعەن 4 وەرزی ساڵ کراوەیە چای کۆڕەک بە تایبەت وەرزە ساردەکان زیاتر گەشتیارمان دێت لەبەرەوەی بەهبوونی بەفر بە ڕێژەیەکی زۆر و هاوینانش بە حکمی ئەوەی کە کەش و هەوای سۆران و دەوروبەری هەولێر و بۆ نەو پارێزگانێکە لە دەوروبەری منە گەرمترە سەردانمان ئەجا من بەو کاتی هاتم تاوەکو ئەو نیشان بدەم کە مەرزنی لە بەزستانان بێ سەردانی بەتەکید مەرزنیە بۆ گەرمە لە خوارێ هاتی ئێرە کەسێکی ئەوەندە هەوایەکی فێنێ کەسێکی خۆش هەیە بەڕاستی پێویستە خەڵک لە وەرزەکانی دیکەش
سەردانی ئێرە بکات ئەمە زۆر جار لە سوسیال میدیاکانیش کە تایبەت بە خۆمان بانگەشەی ئەوە دەکەین کە کەشوهوای ئێمە نزیکەی 12 دەرەجەی فەرقە لەگەر سۆران کە چارێگەک ڕێت بە تەلەفری 12 دەرەجە زۆر فەرقێکی یەکجار زۆری هەیە. ئەی دەمێت بپرسم دەربارەی خواردنەکان چ خواردنەک لەو چێشتخانەی زیاترە؟ ئێمە وەکو ستافی ڕێستورانتی چیا کە بە ناوی چیای ڕێستورانتەکە ستافێکی تایبەتمان هەیە بۆ دروستکردنی خواردنەکان شەرقی و غەربی و ئەوەی کە خەڵکی ئێمەش حەزی پێێتی لی دابی نەکرێت خواردنەکان خۆشن دەتوان سەردانیان بکەین و بیان بینین. دەمێ ئەو پرسیار بکەم پێشەوەی بچین بچینە چێشتخانە و خواردنەکان بڵێ چ گەشتیارێک زیاتر سەردانی ئێرە دەکەن؟ بیانی زۆر سەردان دەکەن؟ زیاتر بیانی سەردانەکە بە تاکید ئەو خەڵکی کە لە باشووری عێراق دێت برا عەرەبەکان بە تایبەتی چکە کەشوهای فێن کە سۆران و منطقەی هەولێر بە تایبەتی و کە دێتە لای چۆمان و حاجی مەران کۆڕەکیشیەکە کە لەو جیانەی کە ئیحتیمامێکی زۆری پێدرێت. پێویستە هەر تاکێک بێجارێک سەردانی ئێرە بکاتن. ئەمەش خۆشحاڵە بین کە سەردان نەکان و خزمەتێکی باشیان نەکرێت. زۆر سپاس دەکەم. با بچینە چێشتخانەکە بزانین لە وێن دەرچە هەیە شتێکی خۆشتان هەیە. ئەمە دەچینە هەر جێیەکی دەبی بچینە لای خواردنەکانیش کە خواردنیش بەڕاستی مهمە کە گەشتیار دێت باشە. مەشغوڵیشن هەندەگۆنیا بەشی مەتبەخەکەمان ستافەکە لەوەیە وڵای خەریکی خواردن دروستکردن و شتیوانە ئەچین ئێرە چێشتخانەکەتانە. سەلام عەلەیکۆم ماندی نەبن بەخێر بن. چێشتخانەی چیایە ڕێستورانتی چیا شێف بایرام شێفی ڕێستورانەکەمانە ڕێک پێک دروست دەکات. باشە کەباب و ئەو شتانەش هەیە؟ بەڵێ بە تاکید. مەطعەم یا الله مەطعەم بێ کەباب دەبیت خوا. سەلام عەلەیکۆم. خواردنی وامان هەبیت لە کەباب بەتان کرد. والله مەسەلەن چێتە؟ قەلیەسێلێکی تایبەت هەیە تایبەت بە چای کۆڕە کە دروست دەکات. تایبەت. شێفەکەتان تورکەون یا؟ شێفەکەمان کوردە. کوردە. کوردی باکوورە. کوردی باکوورە. خواردنی ئەو لایەش خۆشە هەندێک تیژەوا بزانم. خواردنی تایبەتی خۆی هەیە نەتیجە زۆر تشتەنە یەک کوردە هەنە یەک تورکا هەنە یەک ئێرە هەنە. چ خواردنەکەی تایبەت بەخۆت؟ باشە ئەس بردمەوە من بخۆم. لە بۆم لۆتان دەینم تێستیکەن و تایبەت بەخۆی کە دروستێت. وەڵاهی باشە ئەوە خواردنێکی تایبەتم لە بۆ دەینی تایبەت بە شێفی. دەستەکان زۆر سپاس. وەی هیچ نەبوو ماشەڵڵا ئێرە ئەمن کابانیمە خەینە بە ئەوها بیچن بە ئەوها بڕوە. ئێستا دەچم دادەنیشم شێف خواردنێکی تایبەت بەخۆیم لە بۆ دەینی. اینجا ئێستا دەمەوێت بچەم لە لای دەرێ دابنیشم چکە بەڕاستی کەشەکەی ئەوەندە خۆش و فێنکە پێم خۆشە لەوێ دانیشم و خواردنێکی خۆشیان تاقی بکەمەوە. سڵاوت لێبێت. زۆر سوپاس. اینجا ستافەکی بەڕێز وەرە لەگەڵم. هەناسەی خۆش سارد فێنک پاک خاوێن زۆر کەشێکی خۆشی هەیە. دەستەکان خۆش بیتنە جەبا بێمە ئەو لایە نێزیک مۆلەی ئەو چه خواردنەکە؟ Hem gotu aslında
زمانی وادا دبیجین قلیه قەلی ئابوو زەڵەمە پێی اما دەڵێن قەلیە قلیه نینه aslında binane قلیه هندری sos zora سۆسی زۆر sos پێدا special کرا. zora yani em bejin international goşte çeleye گۆشتی چێرەیە çeleye ئێ yevi de sebze heye ama sebze ne tije ne şirine سەوزەکی yani جیاوازە. sebze ki وەسەد تیژە ne tije ne şirine باشە تێگەیشم کەم تیژە kem tije ne yemin yani Türkiye'de öyle kurda نانا international تەواو afiyet olsun. یاڵا ئەنجا میزێکی زۆر جوانیشان لەو لای لە بۆ ئامادە کردینە بەس پێمان خۆش بوو شێوازی و ئاگرە جوانەی کە دروستی کرد نیشانتان بدەین با بچینەوێندەر دێڵ. Var. دەستان خۆش بیتن ئەزیەتماندان بەڕاستی سفرەکی جوان جوان چ برێم چ برێم واو هەدە دیسان بە حەکسیش دانیشتم قاپەکە لەو لایە بەزە من هاتمە ئەو لایە ئەییا خۆ دەستان خۆش بیتن جا تامیشیان بکەم ئەیا خۆ دەستان خۆش بیتن دەستەکانتان خۆش بیتن باتان بکەم دەست پێ بکەم والله پێم تام ناکرێ هەمەتەوەشان با قەلێکی تام بکەین ئەو چەند نەرم و جوانت خوا بەڕاستی زۆر زۆر بەتامە زۆر زۆر خۆشە ئەو شتەی بۆ دوایە پەیدا کرد نەزانم چ جیایە کە گوتی زۆر تیژ نییە و شیرن نییە زۆر زۆر خۆش بتامین بەڕاستی جیاواز بوو دەمێ ئەوش تاقی بکەمەوە ئەوەش زۆر زۆر خۆشە لە زۆر جێی خواردیتم زۆر بەتامە بزانم هی ئێرەش هاوها خۆشە بەڕاستی ئەوەندە بەتامە نازانم چ برم لەو کەشە خۆشە ئەو سفرە جوانە ئەو خواردنە خۆشانە هەر قابلی ئەوەیە تاقی بکەوە بەڕاستی چکەفتەکان دەرەجەیەک تایبەت بوو حەزم لە خواردنی تیژە جاوەشم دەکتی اینجا هەم خواردنەکان تاقی دەکەم و دواتر ڕێی خۆمتان بە تەواوی پێ دەڵێم بینەرم بن ئازیزان و خەریکی خواردنەکە بووم بەڕاستی خواردنەکانیان زۆر زۆر بەتام بوو یەک لێک خۆشتر بوو ئەو کفتەیەم زۆر زۆر بەدر بوو بەڕاستی قەلیەکە شەروە زۆر زۆر تایبەت بوو جەوە لە دواوە خەریکە شیرنیشم لە بۆ دادەنێن گوتیان نابی بێ شیرنی خواردنیش بڕۆ شیرنیەکەشیان تاقی دەکەم مزام شیرنیەکەشیان خواردنەکەیان خۆشە بەجددی زۆر تایبەت بوو خواردنەکەیان جا بێ هەموو لایەک ناخۆش ئەو جەماعەت شیرنیشیان لە بۆمان هینە گوتیان لە مێزێکی دیکە بە جوانی لە بۆتان دادەنێن یا خۆ دەستیان خۆش بیتن ئەها شیرنی بە خایانی بخۆینەوە نیە ئەی دەستەکانت خۆش بیتن زۆر زۆر مەمنون چ
چەند بە جوانی ڕازاندیتیانەوە دەست خۆش زۆر زۆر سوپاس یاخۆ دەستان خۆش بیتن شیرینیەکی زۆر زۆر جوانیان لە بۆم هێنایە و زۆر زۆر تایبەتیش تامیان دەکەم زانم تام چی لێ دێتنەوە شتە خۆشانە زۆر زۆر بەتامە زەتی لۆ نایەتەکنە من دانیشتن دەتوەرە لای من دانیشتە ئافێت بە سەلامەت بیا خۆ زۆر زۆر تایبەتە بەڕاستی ئەوە هەموو تشت ئێمەیە ئەم خوچێکن دەتوەرە لای من دانیشتە لە بۆشم باز بکە ئەوە هەمووی ئەوە حەلوایەوە نییە؟ نا ئەدی ئەوە یە بنێویدا ئا بنیوی یە بنێویدا پسکەویتەکەیە بسکویتە پسکەویتەکەیە ئەمە هەم پسکەویتەکەیە هەم جێ ئاردەکەیە ئاردێ چاد یە نۆنەیە ئەوەژی ئاردی نانی و لەگەڵ پسکەویتەکە یە سەرێژی پەنێرە ونزانە نزان ماسکارپۆن پەنێرە ماسکارپۆن یە ئیتالیایە مربەیە ئەوە مرابە ئەم خوچێ دکەن بە خۆتان یا ئەو مربای جێلاسیە جێلازێ نا یە چیلەک ئەم دەبێژن دەبێژین فەرەوڵا فراولە زۆر زۆر بەتام خۆمالیە ئەوە خۆمالیە ئەوە خۆمالیە شۆکڵات هێویژی ئەم خۆچێ دکەن وڵی بەلاش پێ نارین شێف خۆش بیتن بە ئەوە شتام بکەم بزانم ئۆترالیچە ئۆترالیچە شیرێ بەرخایە ئافێت شیرێ بەرخایە یانێ ئەسلێوی شیرێ بەرخایە ئەم ئێرە کۆڕەیەکی ئەم تشتێکی کێمتر داناینن سەردا یعنی شیرێ بەرخە شیرێ بەرخە شیرێ بەرخە دێ و قاوەش بە خۆ دروست دەکەی ئەم قاوەیەژی چۆکڵاتێویژی کرێمایویژی نۆنێویژی ئەم پرۆفیتۆرال نزانن ئەوی ئەمە ئەم هەموو تشتێوی خۆ چێ دکەن خۆماڵیە یان چا بێژن خۆمالی خۆمالیە نە ئێستا قاوەکەت کو دروست کردی زۆر خۆش بوو ئەوە چۆکڵاتە چۆکڵاتێوی ئەم کۆ خۆ چێ دکەن یانێ شیرنیامە جێ شیرنیامە هەیە ئەم چۆکڵاتەی خۆ دەحەلینن کاکاوی خۆ چۆکڵاتەی خۆ هەموو تشتێک خۆ یەک خۆ چێ دکەن وڵی زۆر زۆر بە تایبەت دەکۆڕی خۆشی ئەمە خۆ چێ دکەن ئەویان زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر تایبەت بوو لەکنە دەستەکان خۆش خواردنەکەش بێ مجاملە زۆر زۆر بەتام بوو ئافێت بە سەلامەت بی دەستەکان خۆش بی زۆر زۆر بەڕاستی ترالیچەکەی زۆر زۆر خۆش بوو دەیگوت شیری بەرەخ مەبەستی شیری مەڕ بوو شیری بە شیری مەڕی کێکەکەی تەڕ دەکەن زۆر زۆر خۆشە بە زمانی خۆی کوردی باکوور ئەو های پێ دەڵێن دەستەکانیان خۆشبی بەڕاستی زۆر زۆر بەتام بوو بەردەوام دەبم لە پرۆگرام خۆشەویستانم ئەوەی مەبەستم بوو نیشانتان بدەم لە چیای کۆڕەک کە پێشتر ئاماژەم پێدا کۆڕەک تەنها شوێنێکی گەشتیاری نیە بەڵکو ڕوانگەی گەردوونی چیای کۆڕە کە هەرچەندە کەمێک لێمەوە دوورە ڕوانگەی گەردوونی چیای کۆڕەک بەپێی ئەو لێکۆڵینەوانەی ئەنجام درراوە لەسەر خاک و کەشوهەوا چیای کۆڕەک بە باشترین و گونجاوترین شوێن
دانراوە لە ساڵی 1970 ئەحمەد حەسەن بەکر ئەمری دروستکردنی ڕوانینگەی ئاسمانی هەولێری لەسەر ئەو چیایەدا. ڕوانینگەی ئاسمانی هەولێر ڕوانینگەیەکی ئاسمانیە کە لە 3 تلیسکۆپ پێکاتوە. لە سەرەتای هەشتاکاندا نزیکەی 400 کەس بە نوێنەرایەتی کۆمەڵێک کەس هەستان بە دروستکردنی 3 تلیسکۆپەکە. لە کۆتاییەکانی 1970دا هەرچەندە ناوچەکە نزیک لە ناوچەی شەڕ بوو، بەڵام ئەو تلیسکۆپە بچووکیان تاقی کردەوە. هەروەها شوێنەکە وەکو ناوچەیەکی شەڕی داخرا. ئەنجا خۆشەویستان، ئێستا هەروەکو باسم کرد لە چای کۆڕک، جیا لەوەی کە شوێنێکی گەشتیاری خۆشە و لە خوارەوە کۆمەڵێک شتی تێدایە، کۆمەڵێک ڤێلا و خانووشی تێدایە کە گەشتیارن ئەگەر هاتن ئێرە دەتوانن بخۆیان تێیدا بمێننەوە کە ئێستا ئەمن لێرەم کەشەکەی ئەوەندە ساردە. پێم بڵێ لە زستانان دەبی کەشەکەی کوبیتن. سەرەتا بەخێر بێنەوە. زۆر زۆر سپاس. چوو دەکەین؟ ڤێلاکانمان 3 زۆر ڤێلامان هەیە ئێمە. باشە. بۆ عایلی بچووکەمانە نرخیان گونجاوە، بۆ عایلەی گەورەتر کە شوێنی مانەوەی زیاتریان هەبیت، کەسەکان زیاتر بن، و بۆ عایلەی گەورەشمان هەیە. بۆ ئەوەی ئێستاش بێ ئۆفەریان هەیە. تەبعاً بەتاکید زستانان ئۆفەری تایبەتمان هەیە و هاوینانش هەمانشە ئۆفەرمان هەیە. مانگ ئۆفەرەکان نوێ دەبنەوە. باشە، دەمێ پرسیارێک بکەم. بە زستانان ئەکید ئێرە زۆر گەرم دەبیتن. سارد دەبیتن. سارد دەبیتن. زۆر سارد دەبیتن. زۆر سارد دەبیتن. ئەوە چی گەرم کەرەوە هەیە لە ناوخانیەکان؟ نیزامی خانەوەکان وە دروستکراوە زیاتر داری تێدا بەکار هاتووە و ڕووکارەکەشی بەبەر دروستکرایلەوەی زۆرێ گەرم بیت زیاتر. کارەبای 24 سعاتی هەیە ڤێلاکان هەموو دەم، هاوین و زستان و زستانانیش بۆ گەرمکردنەوە هەم کارەبا بەکاردێنین، چکە جێنەراتۆری خۆمان هەیە، زائیدەن شوفاش، سیستەمی شوفاش. شوفاش باشە. چ گەشتیارێک زیاتر لێرە دەکا و دەمینێتەوە عادەتەن؟ بەخۆی زیاتر کاتی عوتڵەکانە، یعنی کە ئەو کاتانی کە نزیک سەرە ساڵە بە حکومەوەیکە قوتابخانە هەیە، یانەگەر مەکتەب نەبی ئێرە باشە قەرەبارغا ناکەمە پۆینت بۆ ئەوەی بەس خەڵکەکە زیاتر ڕەنگەی ساحەتی خۆ وەرگیت، کاتەکەی زیاتر بۆ تەرخان بکات. ماشەڵڵا، ینی چای کۆڕک بەو دەمەی کەشەکەی ئەوەندە سارد و خۆشە. کێشێکی فێنکی هەیە، سند دەمە لە کەشەکەی ڕاتینە چکە بەردەوام لێرەینە. زباس کرد گوتە دوێ قەمسەڵەمان لە بەتاکی دوێ باران بوو، کەمەک باران باری، لێرەش باران باری، خەڵکەکە قەمسەڵی لێرە باران هات نزیکەی 18 بوو پلەی گەرمی. کێشێکی تایبەت یەکەم بارانی پاییزمان دیت، پێشتریش هاتبوو، پێشتریش لێرە هاتیە، هەفتەیەک پێشتا کەمەک باران. بەس لە هەولێر ینی جەوەکەی زۆر سیر بوو، لەکنمانە هەم پاش ماوەکی زۆر گەرمیەکی زۆر باران باری، زۆر خۆش و جیاواز بوو. چ شتێک مایە نەمپرسی بیتەنە تو بتێوێ زانیاری بدەی لەسەر ڤێلاکان؟ مەسەلەی ڤێلاکان خزمەتگوزاری ڤێلاکانە بەتایبەت کە ئەمە جیاواز لە هەموو هۆتێلەکان خزمەتگوزاری 24 ساعتیمان هەیە بۆ ڤێلاکان، هەم لە ڕووی کارەبا کە 24 ساعت کارەبا هەیە و هەم لە ڕووی خزمەتگوزاری ڤێلاکان کە ستافی تایبەتمان هەیە، شیفتی شەوانمان هەیە بۆ دابینکردنی هەر پێداویستێک کە میوان لێرە هەپێویستی پێبی ئێمە بۆی دابین. هەموو شتێک ئامادێ و دابین کرێت، تەنها ئێوە وەرن لە فەتەن کەشێکی خۆش وەربگرن لێرە. دەستەکان خۆش بیتن. زۆر سپاس لە بۆ زانیاریەکانت، سپاس لە بۆ یارمەتیدانت. زۆر خۆشحاڵ. ئەوەی بینیتان لەسەر چای کۆڕک کە کۆمەڵێک شتی جیاوازی لێیە و خواردنی جیاوازی شم تاقی کردەوە
کە شوێنێکی گەشتیاری زۆر خۆش بوو و دەمەوێ باس لە مێژووی چیای کۆڕک بکەم کە یەکێکە لە چیایە گرنگەکانی باشووری کوردستان 53 کیلۆمەتری هەوایی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دوورە. چیای کۆڕک لە وەرزی زستاندا یەکەم بژاردەیە بۆ گەشتیارە عەرەبەکان کە بارینێکی بەفری زۆر لە ناوچە شاخاویەکان کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری دروست دەکات. چیای کۆڕک کە 90 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە بوو بە بژاردەی یەکەمی گەشتیارە عەرەبەکان. و بەرزایی چیای کۆڕک 2000 مەترە کە لە هاوینان داوا دەکا کەشێکی زۆر فێنک و خۆشی هەبێت و لە زستانانیشدا کەشێکی بەفراوی بەفرێکی زۆر تێدا دەبارێت و لەبەر ئەم هۆکارشە گەشتیارە بیانی و ناوەخۆیەکان بژاردەی یەکەمیان بێت لە بۆ گەشتکردن خاستن لە هاویناندا و لە زستاناندا. خۆشەویستان، ئێستا لە تەرەفریک هاتمە خوارێ لەسەر چیای کۆڕک، ئەوەی کە لە سەرەتاوە لە بۆم باسکردن کە مەبەستم بوو بە ئێوەی بڵێم ئەو ڕوانینگە ئاسمانیە بوو لەسەر چیای کۆڕک بۆ ڕوپێوکردنی خاک و کەشوهەوا کە ڕەنگ بێ زۆربەمان زانیاریمان لەسەری نەبوو بێت. چیای کۆڕک هەمومان هەروای دەزانین کە شوێنێکی گەشتیاری ئێجگار خۆشە لە هاویندا، کەشێکی فێنک و زستانانیش بەفرێکی زۆر جوان و خۆشی لێ دەبارێت. ئەوەی بینیتان چیای کۆڕک بوو، هیوادارم ئێوەش بێن لە نزیکەوە بۆ خۆتان سەردانی ئەو شوێنە خۆشە بکەن و لەو کەشە جوانە بێبەش نەبن ئێوەش. ئازیزانم، ئەوەی بینیتان پرۆگرامی ئەمڕۆی تامی سەرڕێگا بوو لە چیای کۆڕک. هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت. تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ.